بەناوی خوای بەبەزەی و بەخشندە خۆشەویستان خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و لە بەرنامەی نووسین و یادەوەری گەشتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویستانم لە پرۆگرامی ئەم جارەمانە یەکێکیکە لە کتێبە بە نرخەکانی لە نووسراوە بە پێزەکانی مامۆستا عەلی بیعپیر تەوتویەکەین کەویش یادی خوا کێچەکە لە نووسراوەکان یاخود یەکێکە لە کتێبە باشەکانی دەی هەشتاکان کە لە ساڵی 1970 تا چاپ کراوە ئەم کتێبە و لە چاپخانەی ئیرشاد لە بەغدا چاپ کراوە. ئەم کتێبە لە کاتی خۆیان کاریگەریەکی گەورەی دروست کردووە و هەروەها یەکێکە لەو نووسراوانەی کە دەکرێت بڵین لە ساتەوەختی خۆیدا بە تایبەتی لە دەی هەشتاکان و دواتریش یەکێکە لەو کتێبانەی کە بووە بە بنەمایەکی گرنگ لە ئەوەی کە پێگوترێت سەحوەی ئیسلامی یاخود جوڵانەوەی ئیسلامی پشتیشی زۆر پێبەسراوە. بۆیە ئەم کتێبە هێشتا ینی توانای ئەوەی هەیە بە زیندوێتیی باش ماوەتەوە. من خۆم لە کاتی خوێندنەوەیدا لە چەند شوێنێکە کە پێشتریش خوێن بوومەوە چەند جارێک ناچار بووم کە بیخوێنمەوە بۆی باشتر تێ بگەم، چونکە بەڕێز مامۆستا عەلی بیعپیر لەم کتێبەیە لە کتێبی یادی خوایە ینی بەڵگەی عەقڵی بەڵگەی نەقلی مەبەستمان لە قورئان و لە سونەتیشەوە بەڵگەی عیلمیشی تاهێناوەتەوە. بۆیە زۆر جار تێگەشتن لە هەندێک لە بەڵگەکان قورسە و ناچارە بی بەوەی کە چەند جارێک بیخوێنیتەوە. بە تایبەت ئەم کتێبە کە کتێبێکی ڕۆحی و هەروەها کردەییە واتە هەر لە ڕوانگەی ڕۆحی نەماوەتەوە بەڵکو ڕوانگە ڕۆحیەکەی تەرجومە کردووە بۆ بارێکی کردەیی پێویست بەوە کە تا ئەم لە حەزێژ ئەم کتێبە بخوێنرێتەوە و هەر کەسێک ئەیەوێت کە ئەم تێگەشتنە دروستکە لە بینی ئەوەیە کە ڕوانگە ڕۆحیەکان چۆن کاریگەری لەسەر تواناکردەیەکان دروستکان دەشێت کتێبی یادی خوای بەڕێز مامۆستا عەلی بیعپیر بخوێنێتەوە. ئەم کتێبە نزیکەی 200 لاپەڕەیە، بەڵام 200 لاپەڕەیەەکە دەشێ بڵێن گوشراو یاخود با بڵێن خولاسەیەکی زۆر گشتیە. ئەمە بە بەرژی یەکەمیش مامۆستا ناوی بردووە لە بەرنامەکەی پرسیاری ئەوە کەم بزانم ئایا بەرجی دیکەشی بە دوایە هاتووە، بەڵام لە کۆتایی ئەم پێشێکیە هەر ئەوە ئەڵێمەوە جارێکی تر ئەم کتێبە تا ئەم لەحزەیە یەکێکە لە کتێبە زۆر باشەکان. ئەم کتێبە تقریبا 32 ساڵە چاپ کراوە، بەڵام ئەو 32 ساڵە زەمن نەیتوانیوە کۆنی بکە یاخود بەڵگە و بورهانەکانی وا لێ بکە کە ئەندازەیەک پاشکشەی پێ بکە، بەڵکو تا ئەم لەحزەیە ئەم کتێبە یەکێکە لە کتێبە زۆر باشەکان. ئەمە چوارەمین کتێبیشە لە بەرنامەی نووسین و یادەوەری بەڕێز مامۆستا عەلی بیعپیر ئێمە تاوتویەکەین. مامۆستا جارێشکە زۆر بەخێر بێت. زۆر سپاس کاک پەیوەندیوەش بەخێر بێن یاخوا. مامۆستا ئەم کتێبە لە ساڵی 1970 تا چاپ بووە. لە کاتێکە ناوەڕۆکی ئەم کتێبە ناوەڕۆکێکە کە زۆر گرنگی بە جەنگ و جیهاد و تێکۆشان لە پێناوی خوایەکە. قسەکە لەسەر ئەوەیە چۆن ئەم کتێبە لە توغیانی ڕژەمی بەعسا توانایی ئەوەی هەبووە لە ڕقابە دەرچێ و چاپ بکرێ. یعنی ئێستا کە من جارێکی خوێنمەوە زۆر تعجبم لەوە کرد چۆن ڕێگە دراوە ئەم کتێبە لە کاتێکە زۆر بە شێوەیەکی سەریح بە بەڵگەی ئاەت و فەرموودە و هەروەها بە بەڵگەی دیکەش ینی لەسەر مسلمانانی پێویستەکە و فەرزیەکە لەوەی کە تێکۆشان بکەن و لە پێناوی ئەوەیە کە ستەمکاری نێڵن و لە پێناوی ئەوەیە کە چەساوان ڕزگار بکەن. ئەم کتێبە چۆن لە 1970 تا چاپ بوو؟ بەڵێ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. جارێککە بەخێر بن یاخوا کاکە پەیوەند. ئەم کتێبە وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە ڕیزبەندی چاپکردندا دیارە کتێبی چوارەمە، ئەگەرنا لە ڕیزبەندی نووسیندا کتێبی دیکەی پێشکەوتون، بەڵام قسمەتیان نەبووە ئەو کاتە دائیرەی ڕقابەی بەغدا موافقەی چاپکردنیان بکە کە هەر کام لە کتێبی سۆزی نەتەوایەتی و کە پێشتر دیارە قسەشمان لێ کرد و کتێبی کە دیارە کتێبی سۆزی نەتەوایەتی دواتر چاپکراوە. هەرچەندێ مە قسە لە بارەکردنیمان پێش خست بە حکمی پێشتر نووسرانی، وە کتێبی خواناسی ئاین ئیمان کە کاتی خۆی ناوی گەورەترین ڕاستی بوو، ئەویش لە نووسیندا پێش ئەمە کەوتوتەوە. چۆنیەتی دەربازبوونی ئەم کتێبە لە دائیرەی ڕقابە پێم وایە ناوەکەی زۆر کاریگەری هەبووە، یادی خوا، ذیکر الله
بە پۆچوونی من وای تێدەگەم و پاشان من لە پێش ئەم کتێبەمدا دیارە هەر کام لە پوختەیەک دەربارەی ئیسلام و ئیسلام و ڕێژکان چاپ بوون هەڵبەتە پوختەیەک دەربارەی ئیسلام پێم شک نایە شتێکی وایان لێ تێبینی کردبێ کە دەبێت لا بچێ و دەستکاری بکرێ بەڵام ئیسلام و ڕێژکان باسم کرد دوو جار هاتۆ بۆ لای خۆم هێندێشتیان لا دەبرد و دوای هێندێشتم هەردانایەوە بەڵام بۆ ئەم کتێبە نایەتەوە یادم هیچ مشتومڕیان لەسەر کردبێ وا پێدەچێ کە ناوەکە کاریگەری بووە و پاشان نێوەڕۆکەکەشی وەکو جەنابەت ئاماژە پێدا بەڵێ شتی سیاسیشی تێدا هەیە باسی جەنگ و جیهاد و ڕوبەڕووبوون لەگەڵ ستەم و گۆڕانکاری لە کۆمەڵگادا بەڵام زیاتر جەخت کراوەوە لەسەر لایەنی ڕوحی لایەنی ڕەوشتی و لایەنی فیکری و بە پشتبەستن بە بەڵگەی نەقلی و بە پشتبەستن دیسان بە بەڵگەی عەقلی و بەڵگەی زانستیش پێم سروشتی کتێبەکە و ناوەکەی کاریگەری هەبوو لەوە کە ئەو کاتە لە دایرە ڕقابە دەرباز بێ بەڵێ مامۆستا دێمان سەر ناوەڕۆکەکەی بە وردیش قسە لەسەر ناوەڕۆکەکە یەکەین کە جەنابەت بە تەئکید ئەوم لەبیر چوو لە پێشەکەکە بڵم کە یەکێک لە ئینە جوانەکانی ئەم کتێبە ئەوەیە کە جەنابەت کۆمەڵێک پرسیارت لە بەرجی دووەمی کتێبەکە لە پشتەوەی کۆمەڵێک پرسیارت دروست کردووە ناوەڕۆکی کتێبەکە سەرجەمی وەڵامی ئەو پرسیارانە ئاداتەوە کامە و تەسەوورەکەم کە ئەو کاتە ئوسلوبێکی تابڵی جوان بوو ینی کاریگەریی گەورە دروستەکات چونکە بە تەئکید خوێنەری ئەو کاتە زۆر تینووی ئەو وەڵامانە بوو ینی بە دوای وەڵامی ئەو پرسیارانە گەڕاوە بەس بۆ ئەوی کە حەقیش بدەم بەوانەیە کە ئیشان تیا کردووە و تیا ماندوو بوون لە پێشێکی لە کۆتایی کتێبەکە دیسان جارش کە سوپاسی کاک محەممەدی مەلا برای ماغاکەیت کە ینی ئەو سەرپەرشتی چاپکردنی کردووە کاک محەممەدی مەلا برای ماغا هەزار ڕەحمەتی لێبێ یەکێک بوو لە خزمانی میراودەلی ئەو کاتە ماڵی لە بەغدا بوو و کاری بازرگانی دەکرد لەو بینی ماوەیەک لەم و پێش ڕەمەزان سەردانی خەزوری بکرد کا حاجی مەجید هەروەها سەردانی خێزانی و یەکێک لە کوڕەکانی لە سلێمانی سەردانم کردن و هەواڵم پرسین دیارە پێشتی شەر کەم و زۆر ئاگام لە دەنگ و باس و هەواڵیان هەبووە ئەم کاک محەممەدی مەلا برای مەغا بە گەنجی وەفاتی کرد بە نەخۆشی بەڕاستی بۆ من پیاوێکی زۆر دڵسۆز بوو و هەر سێ کتێبەکانم هەم پوختەیەک دەربارەی ئیسلام هەم ئیسلام و ڕێژکان هەم ئەم یادیخوا کە لە بەغداد چاپ کراون بە پلەی یەکەم ئەو سەرپەرشتی کردوون دیارە لە کتێبەکان یەکەدا باسی خەڵکی دیکەشم کردووە کە لە ڕووی مادی و هاوکاریان کردوم بە قەرز پارەیان پێداوم و دوایی یاخود لە ڕووی هەندێک کە زێستا دەبینم دەڵێن کاتی خۆی ئەو کتێبیان بۆ لای ئێمەش هێنا هەر لە کاتی تایپکردنیدا ئێمە بڕگەمان کرد ئەم کتێبە ئەوانی دیکە جاخوا پاداشتی هەموو ئەوانە داتەوە ئینشاڵڵا بۆ ئەوانش توێشوێکی باشی قیامەت بووە بۆ منیش بەڕاستی شایستەی ئەوەن کە جارێک کە سپاسیان بکەمەوە لە خوای پروردگار بپارڕێمە کە بە باشتریشەوە پاداشتیان داتەوە مامۆستا ئەم کتێبە ئەوەی کە من تێبینیم کرد ناڵم کتێبەکانی تریش ئەو سروشتیان نەبوو بەڵام ئەم کتێبە پەراوێزی زۆرتی هەیە ینی کەم لاپەڕە هەیە پەراوێز و ئیشارە بۆ سەرچاوە نەکرابێ ئەمە بۆچی ئاوها ینی ئەم کتێبە ئەوەندە سەرچاوە و ئەوەنە پەراوێزت بۆ داناوە دیارە بە پێی سروشتی بابەتەکە دەگۆڕێ لەوانەیە لە کتێبەکانی دی هەندێک شت جارێ مەسەلەن ئیسلام ڕۆژکان و توێژ بووە وتوێژ مەگەر دوایی هێندە پەراوێزی هەن بەڵام ئەمە دیارە ئەوە بەلەباری بۆی دانیشتوم و نووسیومە ئیسلام ڕۆژکان کە توێژ بووە تیلقائی ئاوا ڕوبەڕوو قسەکانم کردو دوایی ئەگەر هێندێشتم لە پەراوێزدا زیاد کرد بەڵام ئەمە ئەوە بۆی دانیشتوم بیرم لێ کردوتۆ بۆ وردی و نووسیومە دیارە لە حاڵی وادا ئاسانتر دەگەڕێ بۆ سەرچاوەکان و ئاماژەشم بە سەرچاوەکان کردووە هەندێک بیرۆکە کە دواتر بۆم هاتوون بە پێویستم نەزانی بیخەمە ناو دەق و مەتنی نووسینەکەەوە لە پەراوێزدا نووسی من وەکوکتن سروشتی کتێبەکە و لەبەرەوە کە من
بەڵگەم هێناوەتەوە لە هێندێک کتێبان لە هێندێک سەرچاوان و ئیستیشادم کردو بە قسەی هەندێک لە زانایانی کۆمەڵناس و دەروونناس لە زانابیانیەکان دیارە ئەوەش وا دەکە کە تو ئاماژە بکەی بە قسەکانیان چکە من زۆر قەناعەتم بەوە هەیە کە ئینسان دەبێت ئەمین بێ لە نەقڵکردنی ئەو زانیاریانەی کە تۆ لە دەرەوەی خۆتەوە وەریان دەگری ئەلبەتە من مەگەر چۆن دەنا هەر دێ ڕێگوەر بگرم ئاماژەی پێ دەکەم بەڵام جاری وا هەیە لە کۆتایی کتێبێکیان لە سەرەتاوە دەڵم ئەو بۆ نووسینی ئەم بەرهەمە بۆ ئەم کتێبە لەم سەرچاوانە بەهرەمەند بووم ئەو کاتە پێویست ناکە دێڕ بە دێڕی ئاماژە پێ بدەیەوە. مامۆستا شتێکم تیا بینی تەوان ئەمە شتێکی سروشتیە کتێبی ئەو ساتەوەختە لەبەرەوەی کە مەسەلەن بۆ منە جەنابەت جارێکی تریش ڕوونت کردەوە لە بەرنامەکانی پێشوە کە زۆرینەی ئەو کرێکارانەی کە لە چاپخانەکانە ئیشیان کردووە بە ئەو تایپێستەکانیشەوە زۆرینیان عەرەب بوون ینی ئەوە شتێکی ئاساییە کە هەڵەی چاپ لە کتێبەکانە هەیە بەڵام من لە ئەم کتێبە شتێکی ترم بینی مامۆستا لە لاپەڕە 68 لە لاپەڕە 68 تۆ ئاماژەیەک دانێ بەوەی کە پەراوێزێک لە خوارەوە هەیە لەو لاپەڕەیە بەڵام کە سەیری لاپەڕەکەی پەراوێزەکەی تیان نییە دەبێت بگەڕێتەوە بۆ لاپەڕەی پێشتر کە لاپەڕی 67 سەیرەکەی پەراوێزەکە کەوتۆتەوە ینی ئەمە جاری وا هەیە هەندێک لە خوێنەران مشەوەشەکە ئەگەڕێن ڕەنگە گومان بە ئەو بەرێ بڵێ لە پێشتر ڕەنگە هینەکەدا ینی لە لاپەڕەکانی داهاتوە بەڵام یا لە بیری چوە بەڵام کە سەیرەکەی لە لاپەڕەی پێشترەوە خۆی بخۆزانانی هەڵەیەکی تەکنیکیە دەگەڕێتەوە بۆ ئەوە کە ڕەنگە ئەو کرێکارە نیزانی بێ ئەمە یا پێشتر بابەتەکە هاتوو دوای پەراوێزەکە خراوەتە بێ فعلەن ئێمە لەو بارەوە زۆر معاناتمان هەبوو چونکە ئەو نەیدەزانین داخوا ئەو نووسینە چییە بۆیە تۆ دەبوو بە قەڵەمی ڕەساسی دەبووی دەستنیشان کە ئەو بڕگەیە لە ئەو شێ لەگەڵ ئەوە لەگەڵ ئەوە هەندێک جاریش مەرج نییە کە لە ڕووی ڕستە سازیەوە باشتەکە هات بێتەوە لەبەرەوە کە فعلەن ئەتۆ هەموو جارێ بوو نەدەکرا بەتایبەتی بۆ من کە من لە ڕانیە بووم ئەو کاتە بەڵکم هەر لە ڕژێم قاچاق بووم لە ئەو کتێبە چاپکراوم لە گەڵوی ماخۆبزنا بووم ئەو کاتەکەم کتێبە چاپکراوم لە گەڵوی ماخۆبزنا لە ڕژێم قاچاق بووم بەڵام ئیدی بە هەر حاڵ وەک بڵێ ئەو دۆست و براو ئاشنایانە کە هەبوون و خەڵکە دڵسۆزە خۆیان لە ئیشەکانی من دەکردە ساحەب و باشە مامۆستا دوای چاپکردنی ببوورە کە جەنابەت لە گەڵوی ماخۆبزنان بووی واتە ئەندازەیەکی زۆر دەکرێت لە شاری ڕانیە دوور بووی یاخود با بڵێنەوەی کە پێگوتش لە شار دوور بووی دوای چاپکردنی بە چەندێک ئەم کتێبە گەشتە دەستی تۆ زوو بۆیان هێنایت لە یادم نەماوە بەڵام زوو یعنی چکە وەکو گوتم خەڵکی دڵسۆزمان زۆر بوو کە هەموو شوێ بەغدایان دەکە سایری خۆیان پێ بوو وا پێدەچێ هەر یەکسەر کە چاپخانە دەرچوو هێنا بیانەتەوە لە یادم نییە بەڵام چونکە دوای من هەر کتێبێکیش کە چاپ دەکرا بۆ دۆست و ئاشنا و ڕەفیق و شت لێم دەنارد و بۆ کتێبخانەکان لێمان دەنارد یعنی هەر یەکسەر خەڵکێک هەبوو کە خەڵک و دڵسۆز و ئاشنا و برایانی دڵسۆز بانگم دەکردن و بۆ ئەم کتێبم پێدا دەناردن جاری وا هەبوو مەسەلەن بۆ ناردنی کتێبێک بۆ شارێک بۆ دێیەک دەبوایە ئەو برایەک بچێ ئەو کتێب بێنێ بە فلان مامەستا فلان کەسایەتیە کەواتە وا پێدەچێت زوو هات بێت و بەس حەقیقەت ئێستا لە یادم نییە ینی چەندی پێشوە مامۆستا چەندتەن لێ چاپ کرد یەکەم جار ئەمە بە چ تیراژ چاپ ئەمانە هەموویان جگە لە پوختەی دەربارەی ئیسلام کە 3000 بوو ئیسلام ڕۆژکانمان 5000 ئەمەش هەر 3000 بوو وەکو بێتەوە یادم ئەگەر لەسەری نەنووسرا بێ چەند نوسخەی دەچاپ نەنووسراوە باز نووسراوە بە 1250 فلز ئەفرۆشێت بەڵێ نرخەکەی لەسەر نووسراوە بۆ ئەو کاتە ئەم سعرە من وا نازانم کەم بوو بێ مامۆستا 1250 فلز ینی کتێبێکە کار لانی کەم هینی هەیە کتێک دەربارەی ئیسلام بە 2 دینار دەفرۆشرا لاما بە ئیسلام ڕۆژکان بە وا پێرەچێت بە دینارێک بوو بێ یاخود ئەویش هەر بەڵام ئەمە دیارە نرخەکەشی لەسەردراوە 1250 فلز بەڵێ ئەو دیارە لە قەدەر ئەو کاتە نرخێکی باش بووە بەڵام گرگەوەی من خۆی قەت نەمویستوە لە کتێبەکانم قازانج بکەم سوودی مادی وەربگرن هەمووشیانم بە قەرز چاپ کردووە دوایی پارەکەم هاتووەتە دەست لە قەرزەکانم داوەتەوە و بەشێکیشی دیارە زۆر لێم هەدیە کردەوە بۆ خەڵکو دۆست و ئاشنا مامۆستا یادەوەرێکی تایبەتی هەیە یادی خوددا بڵێن کە شتێک بکات جیاواز لە کتێبەکانی تر شتێکی زۆر تایبەت بێت ئەوەی کە دێتەوە یادەم ئەو کاتە من لە گەڵوی ماخۆبزنا بووم و لە ڕژێم قاچاق بووم
زۆر سەرگەرمی مطالعە بووم لە تەفسیر لە سەرچاوەکانی سنەت و سەرگەرمی ئیعتیکاف دەبووم هەر بۆ خۆی گوندی گەڵوو شوێنێکی پەڕگەیە من دەوری ساڵ و نیوێک زیاتر لێوێ بووم دەرفەتێکی باشم دەستکەوت بوو کە وەکو جۆرێ لە گۆشەگیری هەرچەندە دۆست و براو ئاشنا ماشەڵڵا هەمیشە هەر ماڵیان قەڵە باڵغ دەکردین و هەروەها خەڵکێکە دەچوو بۆ دیوی ئێران یا دەویست بچێ بۆ دەرێ جا لە کورد و عەرەب و تورکمان و ئەوانە بەوێدا دەهاتن هەموو جارێ بە سوحبەت دەمگو ماڵی ئەم وەکو گۆلێک کابەکری لێ هاتووە دەڵێن گۆلی کابەکری هەبووە لە لای بەسەستێن و پشدەر و ئەوانە باڵندە ئەگەر کاتێک گەرمێن و شوێستانیان کردو چ بچوو بن بۆ شوێستانێ لەوێ نیشتون چ گەڕابنەوە بۆ گەرمێنە هەر لەوێ نیشتون جا ماڵی گۆلێک کابەکری لێ هاتووە ئەوی لەو دیوێ دێتەوە هەر ماڵی ئێمە قۆناغاوی لێرەشەوە دەچێت هەر دەبێ بەلای ئێمەدا تێپەڕێ ئەوە دەبوو بەڵام کاتێکی زۆریشم هەبوو جەناب باسیوت کرد چم لا بەساتێک چ وەزعێکە بۆ لەو کەبار و دۆخێکی تایبەت یعنی ئەو کاتە دەرفەتم هەبوو کە لە ڕووی ڕوحیەوە لە ڕووی زیکر و فیکر و لە ڕووی چوونە ئیعتیکاف و تەئەممول و بیرکردنەوەی قوڵ دەرفەتی باشم هەبوو و بۆیش ئەو کێبەش لەو کاتەدا ناسراوە ینی تعبیر دەکات لەو قۆناغی ئەو کاتەی ئەو کاتەم و شتێک کە گرنگە باسی بکەم ئەوەیە کە من لە سەر و حەدی نووسینی ئەم کتێوەکە لەگەڵی ماخوو مەزنا بووم بە خزمەت پێغەمبەری خوا گەیشتم صلی الله عليه وسلم لە خەوندا کە لاما بێت لە چەند بەڵێک لە خەرمانی تەمەنیش باسم کردووە کە کورتەکەی ئاوا بوو لە خەومدا پێغەمبەر صلی الله عليه وسلم میوانی ئێمە بوو کۆمەڵی هاوڵانیشی لە خزمەتدا بوون منیش خێزانی ڕەحمەتیم دایکی محەممەد و ئەوان خات و ڕوخسار خان کە پێغەمبەر و ئەوان تەشریفیان هات صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵان گوتم خات و مەلاژن ئەو ترێی کە کڕی بوومان جا دایکیشم میوانمان بوو لە خەومدا ترێەکەمان بەنیەتی داکەم کڕی بوو 2 کیلۆ ترێ گوتم ئەو ترێی کە کڕی بوومان بیهێنە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسلام هاوڵانی دابنین ئەویشتی آخر بۆ دایکتمان کڕیوە گوتم ها ئەوە 11 ئەو کاتر لە یادمە 11 پەنجایی هەبوو دینارێک 20 پەنجایی بوو گوتم ها ئەوە 11 پەنجایی بە ژمارە 11 دوایی ترێ بۆ دایکم بکڕە بەڵام ئەوەی ئێستا بێنە دابنێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم خێزانم جارێککە گوتی یا خێزان زۆر سەخی بوو بەس گوتی آخر ئەو خواردن ئەو ترێ قابلی پێغەمبەر و ئەوان نییە عەلەیهی سەڵات وسەلام وەکو بڵێ پێی لەوان نەدەوە شایەوە منیشتم بێنە دای بنێ ئەو حەدیسەم ئەوم خوێندەوە ما عاب رسول الله صلى الله عليه وسلم طعاما قط پێغەمبەری خوا قەت عیبی لە خواردن نەگرتووە پێغەمبەری صلی الله عليه وسلم سەری بەرز کردەوە فەرمووی عیبی نییە ئەو خواردنە بێنن دای بنێن هەر کەسێک لێی بخوا جەنگ و جیهاد دەکا غەزا دەکا لە پێناوی خوادا ئیدی ئێمە ئەم ترێکەمان دانا هەم کاڵەشیشمان بۆ سپیکردن بۆمان دانان دوو دانیشت بوون پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تەنیا بوو خەونە گوتم وەڵا بامیش من خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بخۆم ئەنجا لە خزمەتیدا دەم خوارد پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زیاتر کاڵەکەکەی دەخوارد دوایی لە قاپەکەدا هێندێکی تێدا مابەوە منیش لە دڵ خۆمدا گوتم وەڵاهی بەرماوی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە نەمێنێتەوە خواردم دواییش ئەوەم بەدڵ داهاتم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵی خۆیدان ئەوەی بۆ نەیە بفەرمی فڵان کەس زۆر دەخوا دوایی گوتم بە هەر حاڵ ئەوەم تەرجیح دا هەر تەواوی کەم دوایی کە ئەوانە بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی با بڕۆین بۆ جیهاد منیش دوو باڵتۆم هەڵواسرا بوون یەکێکیان تەنک بوو ڕەنگێکی ئاوی بوو لە خەومدا ئەوی دیکە باڵتۆیەکی پتەوی ئەستوری عەسکەری بوو ڕاوێژم بە هاوڵان کرد خوالیان ڕازی بێ دم کامیان لەبەرکەم باشە یان ئەو ئەستورە لەبەرکە باشە لە خەومدا دەچوین بۆ جەنجێک بۆ جیهادێک 3 ڕۆژمان پێدەچوو منی زۆر لە قالبم خۆش بوو گوتم سوپاس بۆ خوا
هەموو جارێکە لە کتێبەکانی سیرەدا باسی جەنگ و جیهادی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانیم دەخوێندەوە بەدڵمدا دەهات دەمگوت ئەگەرەمی لە خزمەتیان دابام بۆکو ئەوان لە خزمەت ئەواندا لە خزمەت پێغەمبەر دەسەڵ جەنگ و جیهادم دەکرد سوپاس بۆ خوا گومانەکەم ڕاست دەرچوو ئەوە ئێستا لە خزمەتیان دابوو دەچین بۆ جەنگ و جیهادیش و زۆریشم پێخۆشە کەواتە کە بە ئاواتم دەخواست لە خزمەتیان دابام ئەلحەمدولیلا ئاواتەکەم هاتۆتە دیدی من قۆ لە فکری وەدا نەبکەوە خەونە ئیدی لە چوونە دەردا بێدار بوومەوە کە پێما بۆ ئەوش ئاماژەی بۆی ئێمە قۆناغێکی دیکە دێتە پێش کە قۆناغ ڕوبڕووبوون لەگەڵ ڕژێمدا و فعلا دوای ئەوەش بە چەند مانجێک بە کاتێکی زۆری نەبرد ئەوە بوو کە ئێمە چوینە قەڵاتووکان و هێزی سەید الشوهەدا حەمزەمان تەشکیلدا و فعلا چەند ڕوبەڕووبوونییمان لەگەڵ ڕژێمی بەعزدا بوون و چەند شەهیدێکماندان و خوا بە شەهیدی وەرگرن ئەوە یعنی بیرەوەرێکی تایبەت بوو بەم هەلو مەرجێکی ئەم کتێبێتیان دەست خۆش مامۆستا تەسەوری شەکەم کە کاریگەری لەسەر کتێبەکە هەیە ینی ئەو تەسەورەکەم ئەو خەونە بێگومان ینی لە ڕوو ناوەڕۆکەوە کاریگەری دروست کردووە کە هەرگومانی تێدانی خۆ ئەو حاڵەتە دەرونی و فیکری و ڕوحی کە تۆ تێیدا دەژی ینی کاریگەری هەیە لەسەر هەموو هەڵسوکەوتەکانت ینی ئینسانێک کە لە جێوێکی ڕوحیدایە قسەی جۆرێک دەکا ئەوی دیکە لە جێوێکی دیکەدا قسەی جۆرێک کە دەکە هەر فعلا ئەو ژینگەیە ئەو هەلو مەرجەکە ئینسان تێیدا دەژی کاریگەری هەیە لەسەر کەسایەتی مرۆڤ لەسەر هەڵسوکەوتەکانی لەسەر قسە و تعبیرەکانی هەروەکو چۆن دوایە مرۆڤیش تەئسیری هەیە لەسەر دەوروبەری یعنی کاریگەری مرۆڤ و دەوروبەر وەکو مامۆستا مەسوود محەممەد بە ڕەحمەت بێ کاتی خۆی لە کتێبەکەی دانووسێتی کارتێکردنی دوو سەرەیە هەم مرۆڤ کاریگەری لەسەر دەوروبەری هەیە هەم دەوروبەریش کاریگەری لەسەر مرۆڤ هەیە مامۆستا ئەگەر سەیری عینوانەکەکەی کە جەناب ئەوەش ڕوون کردەوە کە ڕەنگە ئەوەش کاریگەری هەبوو بێ بۆ چاپکردنی بۆی تەرکیزیان بۆ کۆمەڵک شتی تر نەڕوە ینی نەزانن کە ئەمە لە ناوەوە ڕەنگە کۆمەڵک شتی سیاسی تیاابێ بە تایبەتیەوەش کە پەیوەندی بە جیهاد و بە تێکۆشانەوە هەیە بەس کاڵی یادی خوا ینی ئاسێکی بەرفراوانی گەورەی ڕوحی و زهنی هەیە لەوانێت تەسەوری ئەوە بکرێت کە یادی خوا ئەوەندەی کە ڕوحی و زهنیە ئەوەندە مەسەلەیەکی شتێکی ئەوەی ینی پەیوەندی بە ڕواڵەت و بەشتی کردو بزەبانی نییە ینی تۆ تەبای لەگەڵەوەیە کە یادی خوا ئەو پانتای گەورە ڕوحی هەیە و ینی تەجاوز ناکە بۆ کۆمەڵێک باوا بڵێن ڕواڵەت و شتی کردەی من هەر لەو کتێبەشدا باسم کردووە کە لە ڕاستیدا وشەی یادی خوا یا ذیکر چەمکێکی زۆر بەرتەسک و وشک و برنجی بۆ دروست بۆ لە زینی زۆربەی مسلماناندا کە دەڵێن فلانکە زیکر دەکا یعنی لا إله إلا الله دەکا سبحان الله دەکا سەڵاوات دەدا داوای لێبوردن لە خوا دەکا تا کۆتایی بەڵام لە بەکارهێنانی قورئاندا خوای پەروەردگار چی دەفەرمێ دەفەرمی وأقیمی الصلاة لذیکری نوێژ بەرپا بکە بۆ یادی من نوێژ هەمووی بەرپای بکە بیکە بە وەسیلە بۆی منت لەبیر بێ بۆ یادی من پاشان خوای پەروەردگار دەفەرمی ئەیها الذین آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا ئەی ئەوانەی بڕواتان هێناوە زۆر یادی خوا بکەن و بەیانیان و ئێواران بە پاکی بگرن بۆیە ئەهلی عرفان و تەسەوف گوتویان الذکر منشور الویلایە لە ڕێی ذیکرەوە ئینسان دەگاتە دۆسایەتی خوا ئینسان هەر شتێکی زۆر خۆش بوێ زۆر لە لای شیرین بێ لە دڵیدا بێ زۆر یادی دەکا لە ڕاستیدا مەبەستم لە یادی خوا من لەم کتێبەمدا و هەروەکو لە بەکارهێنانی قورئان و سونەتی پێغەمبەریش عەلەیهی السەڵات وسەلام ئەوە نییە کە کەسێک دابنیشێ و تەسبیحێکی بەدەستەوە بیاخۆ بە پەنجەکانی چەند دیکرێک بژمێرێ بەڵکو ئەوەیە کە بە هەموو کیان و وجودی بە دەر و دەرونیەوە ئاگای لە خوا بێ سوبحانە وتەعالە یعنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام کە دەفەرمێ مثل الذي يذكر الله والذي لا يذكره كمثل الحي والميت ئەوەی کە یادی خوا دەکا و ئەوەی کە لێبی ئاگایە وەکو زیندوو مردووان هەر ئەوە نییە بڵێ جاری وایە کەسێک بەزار یادی خوا دەکا بەڵام دڵەکەی بێخەبەرە جاری وای نەخێر دەمی ناژۆڵێنێ بەڵام دڵەکەی پڕە لە خۆشەویستی خوا و لە بە گەورەگرتنی خوا و بە پاکگرتنی خوا و ستایشکردنی خوا و لە یادی خوا و لە سام و هەیبەت بەرامبەر بەخوا و لە ڕێز و تەقدیر بۆ خوا سوبحانە وتەعالە هیچ دەمیش ناژۆڵێنێ لە ڕاستیدا ئەسڵی ذیکر هی دڵە
ئەسڵی ذکر هی دڵە بەڵام زمان بۆ ئەوەیە کە تعبیری پێ دەکەی ئەوەی کە لە نێو دڵتدا هەیە و من باسم کردووە لەو کتێبەدا کە کۆڕی علم کۆڕی فکری تەفسیری قورئان باسی فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یادی مەرگ یادی ڕۆژی دوایی هەموو ئەوانە دەچنێ نێو بازنەی و چەمک و واتای ذکر بە معنای قورئانی سونەتیەکەی بەڵێ مامۆستا خۆی پەروەردگارە فەرمێ فەذکورونی ئەذکوڕکم یعنی یادم بکەن یادتانەکەم واتە ئەگەر ینی ئەمە ڕەنگە ئەوەشی لێ بخوێنرێتەوە ئەوان مادام ینی جۆرێک لە سەرزەنشتی هەڵ نەگرتەوە بۆ مانای ئەگەر یادم نەکەن یادتان ناکەم خۆرگە کەسێکیش خۆی پەروەردگار یادی نەکا ئەوە ینی وەکو جەنابەت ڕوونت کردەوە ڕەنگە ینی بڵێن زیندوێکی مردوو بێ یاخۆ زیندوێکی هین نەبێ ینی بە ناوی زیندوو نەبێ جا ئاەتەکە بەم شێوە دەخوێنرێتەوە فەذکورونی ئەذکوڕکم ڕێکە سکوونی لەسرە ئەمە یعنی چی ئەمە یعنی مەرجە یادم بکەن ئەوەش منیش یادتان دەکەم یعنی لە بەرامبەر یادکردنی ئێوەدا یادتان دەکەم یعنی چی یعنی ئەوەی کە خوای لە یاد بێ خوش ئەوی لە یادە خۆخوا ئەگەی لە هەموو شتێکەر هەیە بەڵام ئەم یادکردنە جیایە لەو واتایی کە خوا ئاگای لێمانە دوایی تەکمیلی ئاەتەکە تەواوکەین ئەوەی کە جەنابەت دەڵێ لەوێدایە فەذکورونی ئەذکوڕکم وەشکوروا لی وەلا تەکفوڕون یادم بکەن یادتان دەکەم سپاسگوزاریم بۆ بکەن و سپڵە مەبن بەرامبەرم یعنی کەسێک یادی خوانەکە بێ ئەمەک و بێوەفا و سپڵەیە بەرامبەر بەخوا خوا تۆی نقمی نیعمەتەکانی خۆی کردووە کەچی خوات لە یاد نەبێ و یادی خوانەکەی و ئاگات لە خوا نەبێ مانە تۆ سپڵەی بۆیە دەفەرمێ وەشکوروا لی وەلا تەکفوڕون لە ڕاستیدا یادکردنی خوا بەشێکە لە شوکرانە و سوپاسگوزاری مرۆڤ بەرامبەر بەخوا سوبحانەوە وتەعالا بۆیە لە نیوەڕستەی دووەمیدا دەفەرمێ وەشکوروا لی وەلا تەکفوڕون یعنی کەسێک یادی خوانەکە سوپاسی خوای نەکردووە کەواتە سپڵە و بێوەفا بۆ بەرامبەر بەخوا وەکو ئەوی جەنابەت فعلەن ئەوە زۆرێک لە سەرزەنشت و سەرکۆنەی تێدایە بۆ کەسانێک کە لەخوا بێئاگان و خوای پەروەردگاریان لەبیر نییە مامۆستا هەر لەم کتێبەیە ینی سەرتا بەر لەوەی کە بچیتە ناو بابەتەکانەوە یاخود قوڵایی بابەتەکانەوە چەند تێبینیەکت داوە لێچێک لەو تێبینیانە باس لە هاوسەنجیەکەیت ینی لە شوێنێکان نووسیت کە لەسەر حسابی ماشەڵەن بەشێک لە ئیسلام ناکرێ هەڵاوسان بۆ بەشێکی تر دروست کە یاخود لەسەر حسابی لایەکی تری دەبێ ینی مەبەست لە هاوسەنجی چییە مامۆستا مەبەستم ئەوەیە دەبێت ئیسلام وەکو سروشتی خۆی نەک وەکو سروشت و میزاجی ئێمە دەیخوازێ وەکو خوا بۆ ئیسلامی ویستووە ئاوا دەبێ بخرێتە ڕوو واتە وەکو چۆن مرۆڤ ئەگەر ئاوە تەماشای بکەی سەری لە لای سەرەوە قەراری گرتووە دوایی ئەمجا دێ بۆ سینک کە قەفەزێکە دڵ و سیەکان و جگەر و ئەوانەی تێدایە ئەمجا دەچێت بۆ گەدە ئەمجا دەچێت بۆ داوێن ئەم دەچێت بۆ خوارێ ئیسلامیش خوا سوبحانەوە وتەعالا لە چەند پێکاتەیەکدا ئیسلامی ڕانواندووە ئێمە دەبێت پێکاتەکانی ئیسلام پێش هەمویان بووناسی واتە ئەوەی کە دڵن جیهان بینی و دنیا بینی کە من ئەو شێم پێ هەڵەیە بوون ناسی واتە چکە وشە ئینگلیزیەکەش هەر ئەوە دەگەیەنێ ئۆنتۆلۆجی یعنی علم الوجود معرفة الوجود وجود بەخواوە و بە دروستکراوەکانیەوە بۆیە من لە کتێبی لە مەوسوعەی الئیسلام کەما یتەجەلا فی کتاب الله کتابی یەکەمم تەرخان کردووە بۆ الئیسلام معرفة صحيحة بالخالق والخلق بوون ناسی ئیمان و عەقیدە لە دوای ئەو دێت خواپەرستیەکان ڕەوشت و ئاکار ئەمجا دێتە سەر ئەدەبە کۆمەڵایەتیەکان ئەمجا باریکەسێتی ئەمجا مەسەلەی ئابوور و ژیان و گۆزەران دوای حکم و سیاست دوایی دێتە سەر مەسەلەی جەنگ و جیهاد و ڕوبەڕووبوون و پارێزگاری کردن واتە دەبێ ئێمەش ئیسلام هەر شتە لە شوێنی خۆی دەدابنین و هیچ کامیان لەسەر حیسابی دیکە گەورە نەکەین ئەو بۆیە وام گوتۆ چونکە تۆ تەماشا بکە هەندێک لە موسڵمانان شێوەیەکی کاریکاتێریان بە دینداری خۆیانەوە دیارە
یەکێکیان دەبینی تەماشا دەکەی لەلایەنی فیکریەوە زۆر تەزەخمی کردووە بۆتە فەیلسوف لە ڕووی فیکریەوە وەکو دەڵێ عەلیم اللیسان زمانی زۆر قەڵەباڵغە بەڵام تەماشایی لایەنی ڕوحی و لایەنی عەقیدەی و لایەنی کۆمەڵایەتی و لایەنی خەمخۆری لە ئیسلام و مسلمانان کۆمەڵگە شتێکی وای پێوە نابینی هەیە لە ڕووی سیاسیەوە زۆر لایەنی سیاسی لە ئیسلامدا گەورە و قەبە کردووە هەیە لە ڕووی ڕوحیەوە هەندێک لە ئەهلی تەسەوف لە ڕووی ڕوحیەوە تەماشا دەکەی زۆر دینداریەکەی خۆیان گەورە کردووە بەڵام لە ڕووی فیکریەوە تەماشا دەکەی شتێکی وا نین هەیە لە ڕووی علمیەوە هەر هەموو ئیهتیمامەکەی چۆتە لایەنی علمی و هەروەها هەیە لە لایەنی عیبادەتی شەخسیەوە ئەمە ویستومە بڵێم کە ئێمە دەبێ ئیسلام سروشتەکەی خۆی چۆن ئاوە و ئەوەش وەکو فەرمایشتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە بە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاسی گوت خوا لە خۆی بابی ڕازی بێ لە صحیح بوخاری مسلم داهاتوە فەرمووی هەواڵم پێدراوە کە تۆ شەوانەش هەر شەو نوێژەکەی ناخەوی و ڕۆژانەش هەر بە ڕۆژووی وتی بەڵێ ڕاستە فەرمووی وا مەکە دوای فەرمووی إن لربك عليك حقا وإن لبدنك عليك حقا وإن لعينك عليك حقا وإن لأهلك عليك حقا بس الرواياتك هاتوا وللروايات وإن لزورك عليك حقا پەروەردگارت حەقی لەسەرتە جەستەت حەقی لەسەرتە چاویشت حەقی لەسەرتە ئەگەر نەخەوی چاوت هاڵۆز دەبن و ماڵ و خێزانیشت حەقی لەسەرتە میوانیشت حەقی لەسەرتە جا تۆ گەر هەموو حەقەکان بدەی بە یەکێک چانەوانی کە بێبەش دەبن هیوا هەیە بە ناوی دینداریەوە بە حسابی خۆی هەموو حەقەکان دەداتە خوا بەس ئەو خوایە کە تۆ وای بۆ دەکەی ئەو بۆ خۆی فەرموویەتی وامەکە خۆ تو نابێ بە پێی میزاج و تەبعی خۆ دینداری بکەی بەڵکو دەبێ پێی میزان و شەرعی خوا دینداری بکەی مەبەستم پێی ئەوە بووە باش مامۆستا تەمان کرۆکی بابەتەکەی ئەمە لێرە بێ بە شتێکە بێتەوە پەیوەستە بێ بە ڕوح و دڵ و دەروون و هەروەها ئەو ئاستە معنەوی ئینسان قسەکە لەسەرەوەیە زۆر جار کە باسی ڕۆحەکرێت باسی ئەوە کرێت کە مرۆڤ خوای پەروەردگار لە ڕۆحی خۆی بەشی داوە بەس تەسەورەکەم کە تۆ لە ناوڕۆژی ئەم کتێبەیە زۆر لەگەڵ ئەوەیە تەبانی کە یعنی ڕۆحی مرۆڤ لە ڕۆحی خوا گوێ بوو بێتەوە بەڵکو شتێکی تر ینی تۆ هینێکی ترت هەیە تەسەورێکی ترت هەیە حەزەکەم لێرە ئەمە ئینکە چونکەم تەسەورە زۆر باوە لەوەی کە خوای پەروەردگار لە ڕۆحی خۆی بەشی مرۆڤەکانی یاوە کاکە پەیوەندیان بەڵێ نەکرد لەگەڵ ئەوە تەبانیم بەڵێ بۆ زانیاریت ئەوە هەر کوفرە بەڵێ ئەوە کە بگوترێ مەخلوق بەشێکە لە خالق لێ جیابەتەوە هەر کوفرە ئەوە معنای هەمومان بەشێک لە خوین ئەمە پێی دەگوتری وحدەت الوجود یەکبوون یەکبوویی واتە ئەوانە کە هەندێک لە ئەهلی تەسەوفی لادەر لە ڕێبازی تەزکیە ڕاستەقینە ئەو بیرۆکەیان باس کردووە وەکو ئیبن سەبعین وەکو ئیبن الفاریض وەکو ئیبن عەرەبی و هەندێکی دیش ئەوانە وا دەڵێن کە وەک بڵێ وجود هەمووی بریتێ لە خوا ڕوحەکەی خوایە و ئەم مەخلوقاتانەش وەکو بڵێ جەستەی خوان کە ئەوە ئەفسانەیەکی پوچە ئەینە التراب من رب الأرباب ئەمە خوای پەروەردگار کە دەفەرمێ وەنەفەخت فیه من ڕوحی واتە لەو دروست کراوە تایبەتیەی کە هەر خۆم دەزانم چۆنە چکە بۆ خۆی دەفەرمێ ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي پرسیار لێ دەکەن لە ڕوح بڵێ لە فەرمانی پەروەردگارمە واتە بە فەرمانی ڕاستەخۆی پەروەردگار دروست بووە دروست کراوەکانی کەوانین جەستە ژیاندارێکی یەکخانەیە لە حەیمەنی پیا و هێلکۆڵەی ئافرە دروست دەبێ یەکی 23 کڕۆمۆسۆم لەگەڵ خۆیان دێنن چکە خانەی جینسی وەکو هەر خانەیەکی دیکە 46 کڕۆمۆسۆمی تێدایە بەڵام هێلکۆڵەی ئافرەت لەگەڵ حەیمەنی پیاو لەت دەبن یەکی 23 کڕۆمۆسۆم بە هەردووچیان دەکات 46 ئەگەر لەت نەبووبان 46 ئەو 46 ئەو دێکەدە 92 کڕۆمۆسۆم هەر خوا بزانێت چ جۆرە مەخلوقێکی عەجایب دەردەچوو ئەوانەی کە پیان دەڵێن مەنگۆل لەبەر ئەوە کە یەک کڕۆمۆسۆمی زیادە لە زیاتی 46 بێت 47 ئەگەر 45 بە نوقسانی دیکەی دەبێت جا مەبەستم
ئەوە دەزانین کە جەستە لەو ژیاندارەوە دێ لەو نوتفەیەوە دێ دوای ئەوە دابەش دەبێت بۆ دووەکە دەبێتە 4 دەبێتە 8 هەروە بەو شێوە تا هەموو ئەندامەکان دروست دەبن بەڵام ڕوح نە ئێمە پێمان شک دێ نە قورئان و سونەت ئاماژەی پێکردووە بە تەدریج بە پلە پلە دروست بوو بێ فەرمانی ڕاستەوخۆی خوا دروست بووە ئەگەر ڕوح مەخلوقی خوایە هەروەکو ژیانیش کە ئەوەش شتێکە من لە هەندێک لە کتێبەکاندا تام باسم کردووە لێرەش تەکی دەکەمەوە ڕوح تایبەتە بە مرۆڤەوە ئەوانی دی ڕوەک و ئاژەڵ و دڕندە و پەڕەور و زیندەوەر و هەموویان ژیانیان هەیە ژیان بەڵام مرۆڤ وێ ڕای ئەوە کە ژیانی هەیە ڕوحیشی هەیە ئەوە کە خوا سبحانه وتعالى ئاماژەی پێ دەکا کە دەفەرمێ لقد خلقنا الإنسان من سلالة من طين ولقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه نطفة في قرار مكين ثم خلقنا النطفة علقة فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحمة ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين حوت قناغ هيكم ولقد خلقنا الإنسان من سلالة من طين لخلاصيك لقر ما بس بيكاتكاني نطفة أو جانداريك خانية كالآوي بياو آفر دروز دبي دعاي دفرمي دعاي جراما بنطفيك أو خلاصي قرى أو خلاصي قلو آوى جراما بنطفيك في قرار مكين من دالداني دايك شويني نشنجيكي زور قايم فخلقنا النطفة علقة كلمان بارچه زیندەوەرێکی بچووکی زێر و ئاسا کە خۆی بە منداڵدانی ئافرەتەوە هەڵدەواسێ فخلقنا العلقة مضغة کردمان بە پارچە گۆشتێکی بە قەز زارجوویەک فخلقنا المضغة عظاما دوایی ئەو مضغی ئەمجا ئێسقانی تێدا دروست دەبێ فكسونا العظام لحمة دوای ئێسقانەکانشمان بە گۆشت داپۆشی تەواو ئەوە هەموو جارێ ژیاندارە نەبووەتە ڕوح لەبەرجارێ ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين لدواي شوار مانگو دوشوا دواي كرمان بدروس كراويكي ديت أمجا روح مان ببرداكر بيش هر زيندو بو أمجا بو بروح لبر كواتا وان زور كزوا دزانك هموش شيء روحي هي نا هموش شيء جياني هي بس مروف روحي هي بخواي تلاب تنيا بو مروف بازك هذا فرمي ونفخت فيه من روحي واتا أو روحي ك دروس كراويكي تايبتي منه لجوري دروس كراوكاني دي كنيا كبا بلا دروس بو بي وباشان لمختبر وتحقيق كان بتواندري معاملي لەگەڵ بکرێت ڕوح دروستکراوێکی سەر و مادەیە ئەو دی و سروشتە بەڵام لە خوازییا بوو بێتەوە مامۆستا کەواتە ئەمە دەکرێت ڕەتدانەوە یاخود با بە جۆرە لە جۆرە وەڵامدانەوەی ئەوەش بێت کە تەسەووری ئەوەکە کە ینی مرۆڤ لە خوای گەورە لە ڕەحی خۆی بەشیا بێت ینی دەکرێت بڵێ ئەم کتێبە ناوەڕۆکەی ڕەتدانەوەی ئەوەش بەڵێ ئەوەشە ئەمە هەر ئەفسانەیەکە چونکە تۆ تەماشا بکە خوا سبحانه وتعالى واجب الوجود بوونەکەی پێویستە وپاشان خوا ئەوەلە هو الأول والآخر والظاهر والباطن خوا یەکەمی بێ سەرەتایە دوامینی بێ کۆتاییە ئاشکرایی بێ بیندراوە پەنهانی بێ نکۆڵی لێکراوە خوا سبحانه وتعالى بوونی خوا و ذاتی خوا و صفاتی خوا گیان لە هی دروستکراوەکان لەیسە کەمیثلیه شەی ئێمە کاتێک بۆ نەبووین هەتا زانایان لەو بارەوە کە ئایا ڕوح لەو کاتەدا دروست دەبێت کە خوا دەیخاتە بەرجەستەی لە دوای 4 مانگ و دەشەوە یا دەشەوە یاخود پێشتر خوا دروستی کردووە لەو بارەوە مشتومڕ هەیە گرنگەوەیە ڕوح دروستکراوێکی نامۆیە بە مادە جیایە لە مادە و ڕوح دەچێتە نێو جەستەوە و لە کاتی مردندا ڕوح لە جەستە دێتە دەر و لە کاتی خەوتنیشدا ڕوح لە جەستە بە شێوەیەکی جزئی دێتە دەر کە ئاەتەکەی سوورەتی الزمر الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تمت في منامها فيمسك التي قضى عليها الموت ويرسل الأخرى إلى أجل مسمى إن في ذلك الآيات لقوم يتفكرون خوار روحا كان ورد قري لكاتي مردندا أو نمر بلكاتي نوستندا جاء ويك ما ويتوابو به لكاتي خوتندا روحا ورقرتو أخوة ناين يرتو بوجاسة فيمسك التي قضى عليها الموت لا يخوي حبسي دكا كابرا خوتو لا يخبرنا
ويرسل الأخرى إلى أجل مسمى أوي ديكش تاكاتي دياري كراو دنيرتو نيو جستا تاكاتي مردني ديت ما بس بويك روح دروس كراوي تايبتي خواي پروردگارا بەڵام لە جۆری مادەنیە کە دەفەرمێ من ئەمری ڕەبی لە فەرمانی پەروەردگارمە بە فەرمانی ڕاستەخۆی پەروەردگار دروست بووە و لە شێوەی مادەنیە بۆیەش دوایی خوا دەفەرمێ وما ئوتیتم من العلم إلا قليلا ئەندازەیەکی کەم نەبێ زانیاریتان پێ نەدراوە بەو ئەندازە کەمەی زانیاری ناتوانن دەرکی ماهیەتی ڕوح بکەن نەکەر ڕوح بەڵکو ناتوانن دەرکی ماهیەتی ژیانیش بکەن کاتی خۆی ئۆبارینی ڕووسی زۆر هەوڵیدا وەزانانی دیکەی زیندەوەرناس و ژیانناس زۆر هەوڵیاندا ئێستاش لەگەڵدا بێ نازانە نهێنی ژیان چییە نهێنی ڕوح نهێنی حیات واتە حیاتکە لە ژیاندا زیندەوەرێکی یەکخانەیەک و ئەمیبادا هەیە بەڵێ مامۆستا تەنها چوار خولەکێکم ماوە ئەمەوێ ینی بیکەم بە کۆتا پرسیاری ئەم بەرنامەیە دەکرێت بڵێن ئەلێرەوە ئێمە گەشتینە ناوەڕۆکی کتێبەکە ئەویش باسی یادی خوایە یادی خوا دڵەکان دامرچێنێ بە یادی خوا دڵەکان ئارامەگرن بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئایا هەر ذیکردکردن یاخود با بڵێن هەر یادی خوا لە هەر کاتێکە لە هەر جێگەیەکە ئینسان توانی یادی خوا بکە ذیکری خوای پەروەردگار بکە دڵەکانی دڵ ئارامەگرێ یاخود ئەمەش مەرتەبەیەکە پلەیەکە ئینسانە بێ ئەو کۆمەڵێک قۆناغێبی بڕێ بگاتە ئەو مەرتەبەیە ئەنجا ئەو دڵ ئارامەگرێ و دامرچێت هیچ گومانی تێدا نییە پرسیارەکەت زۆر بەجێ هەموو یادی خواکردنێک یادی خواکردن نییە و بە هەموو جۆرە یادی خواکردنێک دڵ ئارام ناگرێ بەڵکو خوا دەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب دڵی چێ بە یادی خوا ئۆ خژنی بۆ دێ و دادەمرچێ و دادەسەکنێ دڵی ئینسانی ئیماندار لە قەدەر ئیمانەکەت دڵت ئۆخژنی بۆ دێ ئارامی بۆ دێ لە قەدەر ئیمانەکەت بە هۆی پەیوەندی لەگەڵ خواوە هێمن دەبی ئارام دەبی دادەسەکنێی بە ئەندازەی ئیمانە ئەوە قسەکەت جوانە مەرزنی هەرچی زمانی جوڵان بە یادی خوا بڵێ دڵی ئارام گرتوویە هەیە ڕەنگە بەڕواڵەت ذیکری خوا دەکا ذیکری تەوحید دەکا لا إله إلا الله یا سبحان الله یا ئەستەغفر الله بەڵام ڕەنگە دڵی پڕ بێ لە دنیا دڵی بڵاو بوو بێ بە دنیادا کەواتە شێوەی یادکردنەکە و دەگەڕێتەوە جۆری یادکردنەکە و چۆنیەتەکەی دەگەڕێتەوە بۆ جۆری کەسایەتی مرۆڤەکە بۆیە خوا دەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب أو القلوب ألف لام تعريفي لسر بلا معنى عهد دقيقة واتا دلي إيمان داران بيا دل آرام دقيقة آرام دقيقة بلا ما مستا برنامج كوتاي هات تبناكم كنت بينارانش سوديان ورقت بيل لو بلا مكاني جنابت ناتشارين بوي كليرا بيوستيرين بلام بو برنامج كاني دهاتو إن شاء الله كتابي يادي خوا هشتا پانتایی باشی ماوە بۆەوەکی قسەی لێ بکەین هێشتا زۆر پرسیار ماوە کە سەبارەت بە ناوەڕۆکی تازەوە ئەمە سەرەتاتکەمان کردووە بۆ نێو دەریای ئەو کتێبە تازە ئەچینە ناوەڕۆکی کتێبەکەەوە زۆر سپاس دەکەین سپاس بە ئامادەبوون سەلامەت بی سپاس بۆ جەنابیش تو بۆ هاوکارانیش تو بەخێر سپاس دەکەین بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ژمارە 17 بەرنامەی نووسین و یادەوەری تاکو ئەڵقەی ژمارە 18 هەموو لایەکتان بەخوای گەورە ئاسپێرم